يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەگەڵ ئەوەی کەوا منداڵ دیاری و خەڵاتێکی هەرە گەورەی خوای پەروەردگارە بۆ دایک و باوک، بەڵام بەو مەرجەی بەڕەحمەت بێ. ئەگەر منداڵێکی بە زەحمەت بێ، گەورەترین گرفتاریە لە ژیانی ئینساندا. هیچ ناڕەحەتیەک بۆ سەر دڵی دایک و باوک لە منداڵی خراپ ناڕەحەتتر نییە. خەڵکانێکی زۆر لەم سەردەمەدا کاتێک کە دەناڵێنن بۆ بێمناڵی، لە بەرامبەریاندا خەڵکانێکی تریش هەیە دەناڵێنن لە دەست منداڵی خراپ. خەڵکانێک پرسیار دەکا وەڵڵاهی نازانم لە زروف و زەمانێکە این منداڵەکانمان خراپ بوون، لە دەست دەرچوون، نازانم چی پێ بڵێم، بە چ نەسیحەت و ئامۆژگاریەک ئامۆژگاری بکەم، چ کتێبێکی پەروەردەیی بخوێنمەوە کە منداڵەکانمی لەسەر پەروەردە بکەم. پەروەردەکردنی منداڵ لە ڕێی بەرنامە و کتێبی پەروەردەییەوە شتێکی باشە، بەڵام پەروەردەی منداڵ لە ئەمڕۆدا بە تایبەت لەسەر سێ شت وەستاوە. یەکەمیان لە ناو ماڵەکەی خۆتدا پەروەردەی دایک و باوک بۆ منداڵەکەی. دووەمیان کاتێک کە لە لای تۆ دەڕوا و دەچێتە قوتابخانەکەی، مامۆستاکانی چۆنن، ژینگەی قوتابخانەکە و خوێندنگاکەی چۆنە، تەئسیری زۆر گەورەی لەسەری هەیە. ڕێک بە تایبەتی لە قۆناغی بنەڕەتیدا، هەتا دەتوانم بڵێم لە قۆناغی زانکۆشدا، خوێندکار و قوتابی زۆر لاسەی مامۆستاکەی دەکاتەوە، زۆر دەیەوێ وەکو ئەو بچێ. سێمیشیان کاتێک کە دەچێتە کۆڵان، دەچێتە دەوروبەر هاوڕێکانی. ئەمڕۆ لە هەموو هاوڕێکان خەتەرتر و باشتر بریتە لە فەیسبوک. ئەگەر تووشی کۆمەڵێک شتی باش ببێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێکی باشە. جاری وایە تۆ دەتوانی زاڵبی لە کۆڵانانە هێڵی کۆمەڵە خەڵکی خراپ بەجەستە لەگەڵی بن، بەڵام لە ژوورەکەی خۆی چی لێ دەکەی؟ هەموو دەرگاکانی لەسەر داخەی ڕەفیقەک خراپەکانی وا لە ناو مۆبایلەکەیدا بۆی هاتوونە ژوورەوە. لەو سەری دنیا لە ئەمریکاوە دێ، جاران هەر لە کۆڵان و گەڕەکی خۆتدا بوو، هەر لە شارەکەی خۆتدا دەتوانی بڵین خەڵکی لێ دوورخەیتەوە. ئێستا چی خراپەکارە لە شەرق و غەربی دنیادا لە ناو مۆبایلی منداڵەکانماندا حازرە، هەروەکو چاکەشی تێدا حازرە. بۆیە ئەم سێ بوارە هەر سێکیان کاریگەریان لەسەر ئەوە دەبێ منداڵێکی باش بەڕەحمەت یا منداڵێکی خراپ و پڕ ئازار و زەحمەت بۆ دایک و باوک و بۆ کۆمەڵگا پێشکەشکە. ئێمە ناتوانین، تۆ جەنابەت کاسبی، کەسێک خوێندەوارێکی ئەو تۆی نییە یان کاتی نییە، ئەم هەموو کتێبی پەروەردەییەمان پێ ناخوێندرێتەوە. بەڵام ئێمە الحەمدولله خاوەنی ئیسلامێکین، خاوەنی دینێکین کە پێغەمبەرێکمان هەیە صلی الله علیه وسلم، بە چەند وشەیەکی کورت دنیایەک دەرسی گەورەمان دەداتێ. ئەم وتارە لە خزمەت حەدیثێکی پێغەمبەردا دەبین صلی الله علیه وسلم لەگەڵ جەنابتان و تێگڕای بیسەران و بینەرانی ئەم وتارە. فەرمودەیەکە کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە و فەرمودەیەکی صەحیحە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆزایەکی خۆی لەگەڵدا بوو، عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس. عەبدوڵڵا منداڵێک بوو، ئەو کاتە تەمەنی 10 ساڵ بوو. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس کە ئامۆزای پێغەمبەرە صلی الله علیه وسلم 3 ساڵ پێش کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککە بۆ مەدینە لەدایک بووە. ئەو کاتەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم کۆچی دوایی کرد و وەفاتی کرد، عەبدوڵڵای کوڕی عەباس تەمەنی 13 بۆ 14 ساڵ بوو. بەڵام کەسێکی زۆر وریە و زیرەک بووە. 2 ساڵ و 6 مانگ لە خزمەت پێغەمبەرە صلی الله علیه وسلم ژیانی بەسەر بردووە بەو منداڵیە. 1660 حەدیثی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم گێڕاوەتەوە. بیری زۆر تیژ بووە، عالمە بە تەفسیری قورئان، گەورەترین مفەسیری قورئانە.
عەبدوڵای کوڕی عەباس بۆمان دەجێڵێتەوە دەفەرمێت ڕۆژێکیان لە سواری پشتی وڵاخێک بووم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ شوێنێک دەچوو منیش لەیشی لەگەڵ خۆیان هەڵگرت منی خستە دواوەی خۆی لەسەر پشتی وڵاخەکە لەو ڕێگایە کە ڕۆیشتی نەسیحەتێکی کردم فەرمووی یا غولام ڕۆڵە گیان بە منداڵێک دەوترێت لە 1 ساڵ تا 9 ساڵ و 10 ساڵ دەفەرمێ من تەمەنم 10 ساڵ بۆ ئەو کاتە فەرمووی ڕۆڵە گیان وەرە نەسیحەتێکت بکەم ئەلا ئوعەلیموکە کەلیمات ينفعك الله بهن باز چەند وشەیەکت پێ بڵێم یعنی ئامۆژگاریەکەم زۆر دوور و درێژ نییە چەند وشەیەکە چەند ڕستەیەکی کورت و پوختە من پێت دەڵێم بەڵام ينفعك الله بهن یا ڕەبی خوا بیکە بە مای سوود بۆت سەیری وردی حەدیسەکان کەن و سەیری وشەکان کەن ئەڵڵا فاعیلە لێرەدا یعنی من بەس گەیاندنم لەسەرە ئەوەی کەوا دەیخاتە ناو مێشک و دڵتەوە و دەیکا بە کردار لە لاشەدا بەس خوایە بە ئێمەی دایک و باوکان دەڵێ نەڵێ بەخوا چاک منداڵەکانم پەروەردەکردن و نەسیحەتی باشم کردن دەبێ بڵێ خوایە من جوانیان پەروەردە دەکەم و دانسپێرم بە تۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو ئەو کەلیمانەی من بەسن لەو دەمە مبارەکە دێتە دەرەوە بەڵام دەبێ خوا وا بکا کە کاریان پێ بکەی خوا وا بکا سوودیان لێ ببینی هەموو کتێبی چاکی دنیا بەسەر منداڵەکەتدا لە بواری پەروەردەی زانایاندا بخوێنێەوە ئەڵڵا مەیلی لێ نەبێ ساڵح نابێ هەر بڵێ خوایە تۆ کاری خۆت بکە درێخی مەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم درێخی نەکرد لە تەمەنی ئەو منداڵەدا بناغەکانی پەروەردەیەکی دروستی پێگەیاند بەڵام فەرمووی خوا دەبێ واد لێ بکە سوودیان لێ ببینی خوا سوودت پێ بگەێنێ ئەم پێنج ئامۆژگاریە وەکو چۆن 5 فەرزەی نوێشەیە 5 کۆڵەکەیە بۆ پەروەردەی دروستی منداڵ بەخوا ئاسانە هەمومان پێمان لەبەر دەکرێت ئەگەر هیچ کتێبێکی کە نەزانی لە دنیادا بیر بکەیەوە نەزانی چی بە منداڵەکان بە کوڕ و کچەکانت بڵێ لە ماڵەوە منداڵەکانت هەر لە 6 ساڵی و لە 10 ساڵی بە تایبەت دانیشێنە دایمە ئەم حەدیسەیان بۆ بخوێنەوە وەڵڵاهی لە هەر شوێنێکی دنیادا بن بەویست و ڕەحمەتی خوا ناز دەبن ئازا دەبن مەرد دەبن ئاشتی خواز دەبن و شەڕانگێز نابن یەکەم خاڵ فەرمووی بناغەی یەکەم احفظ الله تجده ئەمامەک ڕۆڵەکەم کوڕی شیرین خوای پەروەردگار بپارێزە لەبەر دەمی خۆتا دەیبینی یعنی چی؟ یعنی ئاگال لە سنوورەکانی خوای پەروەردگار بێ خوای گەورە هەندێک شتی قەدەغە کردو زۆر کەمن سبحان الله لە ڕەحمی خوا و بەرەکەتی ئەم شەریعەتە ئەوەی خوا قەدەغەی کردو حرامی کردو هێندەکە من بە پەنجەکانی دەست دەیانژمێری ڕۆڵە ئەوەی خوا حرامی کردو لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە حرامی هاتۆ خۆتیان لێ بپارێزە ئەو گڵۆپە سوورە مەبەزێنە فەرزەکانیش ئەوەی کە فەرزن لە سەرمان و نانکەین گونەهبار دەبین بەخوا ئەویش زۆر کەمن بە پەنجەی دەست دەیانژمێری ڕۆڵە ئاگال لە فەرزەکان بێ خۆل لە حرام کراوەکان کە خوا حرامی کردوون بپارێزە دەرگای حەڵاڵی خوا هەر ناژمێردرێ هێندە زۆرە ئەم هەموو ڕێگا حەڵاڵ و پاکە خۆل لەو گڵۆپە سوورانە مەدە لەو دڕکانە مەدە لەو تەلە دڕکاویە مەدە خۆل لەوانە پارێزە خوای پەروەردگار یحمیکە دڵنیا بەخوا تۆ دەپارێزێ يعني تجده أمامك يعني يحميك في نفسك وأهلك ودينك ودنياك والله خوای پەروەردگار خۆت دەپارێزێ بەیانی کە ژن و منداڵ بوو ژن و منداڵەکەشت بۆ دەپارێزێ ماڵ و منداڵەکەت دەپارێزێ دینەکەت دەپارێزێ دنیاکەشت دەپارێزێ تۆ ئاگال لە خوا بێ خوا ئاگای لێت دەبێ دەتپارێزە لە خەڵکی خراپ دەتپارێزە لە شەیاطین خەڵکێکی زۆر ئەمڕۆ لە شەیاطین و لە جن و لە جنە ناو لەشی مرۆڤ و نازام ئەو قسە و باسانی کە دەکرێن لە ساحیر و لە فاڵچی و لە نوشتە نووس و تۆ خۆت بسپێرە بەخوا بەس یەکشت بکە حرامەکان کە بە پەنجەی دەست دەژمێرێ خۆتیان لێ پارێزە فەرزەکان و نوێژەکان و واجبەکان مەفەوتێنە خوا خۆی دەتپارێزێ وعدی خوایە بەڕێزان سوورەتی الرعد بخوێنەوە ئاەتی 11 له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله له لزمان عربي دا دوشتمان هي له يعني عليه له وتل قازانستا عليه يعني لدشتا له بو قازانجي إنسان خواد فرمت شن فريشتيكم داناوا سوراخ كري مروفن چاو ديرن بسرتوا
لە بەردەمتەوە و لە دواتەوە، لە لای ڕاستەوە و لە لای چەپتەوە، لە شەو و ڕۆژە دوو جار دەگۆڕدرێن، لە نوێژی عەسر و لە نوێژی بەیانیدا جەماعەتی شەو دەڕۆنەوە، جەماعەتی بەیانی دێنەوە لە نوێژی بەیانی، جەماعەتی ڕۆژ وەجبەکەیان لە نوێژی عەسرا تەواو دەبێ. ئاگاتان بە تایبەت لەو دوو نوێژە بێ، نوێژی بەیانیان و نوێژی عەسران مەلایکەتەکان بەدلیاتی حیفزی تۆ دەکەن. خوا دەفەرمێ دڵنیا بە لەگەڵ هەر یەکێک لە ئێوەدا کۆمەڵە فریشتە، چوار فریشتەی تایبەت هەیە لە پێش و دوات و ڕاست و چەپتەوە، هەم کردارەکانت دەنووسن لە چاک و خراپ، هەم دەتپارێزن. لە چی دەتپارێزن؟ یحفەظونەه من ئەمر الله، یعنی بئەمر الله، دەتپارێزن بە فەرمانی خوا لەو شتانەی کە تۆ چەندی لە تواناتدا بووە ئەوەی شەرع فەرموویەتی خۆتی لێ پارێزە، خۆتت لێ پاراستووە، ئەوەی عەقڵی و ژیری زانست پێت دەڵێ خراپە مەیکە، خۆتت لێ پاراستووە. بەڵام کۆمەڵە شت هەیە مرۆڤ لە توانایدا نییە. چاو خوای گەورە برۆی بۆ دروست کردووە، برژانگی بۆ دروست کردووە، ئاوی چاوی بۆ دروست کردووە، ئاوێکی لە چاوی تۆدا دروست کردووە لە سیبریا بینای بەستێ. ئێستا دڵان بەخوا مهمە لە بناو بەفرابی سیارەکەت ئەنتیفرێزی تێدایە نایبەستێ. خوا پێش هەموو زانایان لە چاوی ئێمەدا ئەو مادەی دروست کردووە، لە هەر شوێنێکی چاوت قەت ئاوی چاو نایبەستێ. فرمێسکێک کە بە چاوا دێ و سوێرە 500 جار ڕوونی کەیتەوە هێستا میکرۆبی چاو دەکوژێ. بەڵام سبحان الله هێشتا ڤایرۆسی وا هەیە یاڕەبی لە گلێنەی چاون نەدا لە کۆڵن نابێتەوە، یوایە تووشی ڤایرۆسی چاو دەبێت. ئەمەیان بەچی دەپارێزی؟ ئەمە بە چ شتێک خۆتی لێ دەپارێزی؟ هەر خوا دەتپارێزێت. بەقەدەر نیو کەوچکە چەلەن ڤایرۆسی کۆڕۆنایە هەرچی 7 ملیار خەڵکی سەر ئەم زەویە بە یەک کەڕە لە ناوی دەبا، هەر هەمووی دەکوژێ. ئێمە خۆمان پێ دەپارێزرێ؟ نە بەخوا، هەر خوا دەتپارێزێ. ئەو هەموو ڤایرۆسەی کە خۆی دەگۆڕێ، طبیش پێی ناوێرێ، ڤاکسینیش زەوتی ناکە، ئەو هەموو میکرۆبەی هەر ناوت نەبیستەوە، دکتۆریش نەیدۆزیوەتەوە، چی دەتپارێزێ؟ الله. ئەو هەموو شتە زیان بەخشەی لە خەڵکی خراپە، دەیەوێت زەفەرت پێبەرێ و خوا لە بیری دەباتەوە، تۆی لە بیر دەچێتەوە، تووشی بەڵایەکی دەکا. هەر خوا تۆ ڕێک بە لەگەڵ خوادا، خوا بەو فریشتانی خۆی دڵنیا بە وعدی خوا دەتپارێزێ. ئازادەژی، ئەمە فێری منداڵەکەت کە بیخە ناو مێشکەوە، ڕۆڵە تۆ ئاگال لە خوا بێ، خوا ئاگای لێتە، دەتپارێزێ. خوای پەروەردگار علەمای تەفسیر کە تەفسیری ئەم ئایەتەیان کردووە، یەکی وەکو شێخ محەممەد متەوەلی شەعراوی لە تەفسیرەکەیدا لە مجەلەدی دەدا لە لاپەڕی 499 دا دەفەرمێ کە تەفسیری ئەو ئایەتەم کردووە ئامارەکانم وەرگرتوون کە ئەو کەسانەی مار و دوو پشک پێوەی داون. ئەفەرمێ سبحان الله دانەیەکی تێدا نیە لە کاتی خەوا پێوەی دابێ. ئەو وەختەی تۆ خەوتووی بە ئامار لە دکتۆرەکان وەریگرە، کەسێک نییە لە حاڵەتی خەوا دەگمەن نەبێت کە قاعیدە بەشاس هەڵناوەشێتەوە، کەسێک نییە لەو خاتەیە تۆ بێ ئاگای و عقل و فکر و هۆشت لەسەر خۆت نییە مار و دوو پشک پێتەوە نادا. دەفەرمێ بە ئامار وەرم گرتووە، ئەوە چێ دەتپارێزی؟ خۆ ئەو مارە بۆ پێتەوە نادا، ئەو دوو پشکە بۆ دەخەوا پێتەوە نادا، پەروەردگار لەو وەختەیە دەتپارێزێ. تۆ کە خەوتوی شایەتمانت هێناواتە کورسیتی خوێندۆ بەسەر خۆت و ماڵ و مناڵتە، خوا دەتپارێزێ. مامۆستا عەلی باپیر لە تەفسیرەکەیدا لە بەرگی 12دا لە لاپەڕەی 79دا بەرگی 12 تەفسیری قورئانی بەرز و بەپێس لە لاپەڕی 79دا دەفەرمێ بابم مام باپیر بۆی جێڕامەوەتی کاتی خۆی لە دەڤەری ڕانێ و پشدەر لەسەر خەرمان بووم. لەو کاتەدا کە لەسەر خەرمان خەوتم، هەمومان خەڵکی دێن و جەنابتان بە تەمەنەکان لە بیرتانە، خەڵک لەو دەشت و سەحرا لەسەر مەڵۆی گەنم و جۆ ئەوانە دەمایەوە. وتی شەو کە خەبەرم بۆوە شتێک خۆی بە قاچم دەکێشە، سەیرەکەم مارێکی گەورەی ئەستورە سەری بە قاچم دەکێشێت، دەیەوێت دەمی بکاتەوە، دەمی وەکو قفڵ درابێ. حتا خەبەرم بۆ خێرا لەو شوێنە دوور کەوتمەوە، مارەکە دەمی نەدەکرایەوە، بە قاچمی دەکێشە. بۆیە کوردەواری زۆر جوانیان وتووە، دەڵێن ئەوەی خواداوە بەلغاوە، هەرچی خوای گەورە دەمی بۆ دروست کرد بێت لغاوێکشی کردوێتە دەمیەوە، بەبێ ئەمری خوا ناکرێتەوە. یحفەظونەه من ئەمر الله. ئەو کاتانەی هیچ شتێک نییە، ئامێرێک تعقیمێک نییە خۆتی پێ پارێزی، الله بە فریشتەکان دەتپارێزێت، چونکە تۆ ئەوەی شەرع کردوێتی جێبەجێت کردووە، ئەوەی عەقڵ و زانست پێوتووی جێبەجێت کردووە، باقی بسپێرە بەخوا. ئازا بژی، مەرد بژی، ئەوەندە قەلەق مەبە، ئەوەندە وەسواس مەبە، ئەوەندە ترسنۆک مەبە. يحفظونه من أمر الله، يعني بأمر الله، بأمر خوادة باريزن. دوم تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة. كري الشيرينم شكان الدانش نبضك الشيرين كانم ولن بناغي دوم بايي دوم لپروردي دروست أما يفيري بن. خواي پروردگار
خۆت بەخوا بناسێنە حەدیسەکە ئاوا تەرجمە دەکرێت بە کوردی تعرف إلى الله خۆت بەخوا بناسێنە في الرخاء لە کاتی فەرحانیدا لە کاتی خۆشیدا يعرفك في الشدة خوا دەناسێتەوە لە کاتی تەنگانە و ناڕەحەتی و بەڵادا چۆن خۆت خوا بەخوا بناسێنی ئەو وەختەی لەشت ساغە ئەو وەختەی ئەمن و ئەمانی دوژمنایەتی لەگەڵ کەس نییە و ترس لە کەس نییە ئەو وەختەی جیفانت پڕە لە پارە و مەدبەخی ماڵت گەرمە و بۆنی چێشتی گەرمی لێدێ ئەو وەختەی جەستەیەکی بەهێزت هەیە و جنسێکی بەقووەتت هەیە لەم وەختەیە لەخوا غافڵ مەبە تعرف إلى الله بڵێ خوایە ئەوە منم ئەوەی کە هەمە لەم هەموو بەهێز و بە گوڕیەمدا دەیخەمە خزمەت دینەکەی تۆوە دەیخەمە خزمەتی مرۆڤایەتیەوە هەموو کەس حەز دەکات لە بانقێکی ئەمینی وڵاتێکی ئەمینا شتێکی هەبێڵە ئەوەندەم لە بانقا هەیە نەدەدزرێ نەدەفەوتێ نە هیچی لێدێ ئەوە کارتەکەی لە جیشفانمەوە ژمارەکەی بەخۆمە با لای خوا ئەمەت هەبێ وعدی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم يعرفك في الشدة خوا لە کاتی تنگانە و بەڵا و نەخۆشی و هەژاری و ترس و بیمدا خوا دەناسێتەوە دێ بەهانە و هاوارتەوە مشورت لێ دەخوا ڕزگارت دەکا سێم واعلم أن ما أخطأك لم يكن ليصيبك کوڕی شیرینم ڕۆڵی شیرینم بزانە ئەوەی کەوا بۆ تۆ بڕیار درابێ بەرت کەوێ لێت لا نادا وأن ما أصابك لم يكن ليخطئك ئەوەش کە بۆ تۆ بڕیار نەدرابێ بە پێچەوانە و بەعکسەکەی بەخوا هەر بەرن نەدەکەوت واتە بزانە لە ژیاندا لە خۆشی و ناخۆشی دوای تەواوی جوهد و ماندووبوونی خۆت ئەوەی کەوا لە توانای بەشەریدا بوو بەکارت هێنا ڕازی بە بەشی خوا چاول لە بەشی خەڵکەوە نەبێ خێرێک بەشی زۆربەی خەڵکی تێکەوت بەشی تۆی تێدا نەبوو مادام تۆ کەم تەرخەم نەبووی ئەوەی لە دەسەڵاتدا بۆ کردوتە هەوڵی خۆتت داوە وا مەزانە خەڵک بەشەکەی تۆیان خواردووە خوا لە ئەزەلەوە بۆی نەنووسیوی بەڵایەک هات و زۆربەی خەڵکی گرتەوە هەموو خزمەکانتی گرتەوە هەموو دۆستەکانتی گرتەوە هەموو بازاڕەکەی گرتەوە هەموو مزگەوتەکەی گرتەوە تۆی نەگرتەوە مەڵێ بەخوا ئازایەتی خۆم بوو کاکە من خۆم دەزانم چی یەکەم نە ئەوە خوا لە ئەزەلەوە بۆی نەنووسیوی کۆڕۆنا تووشی ئەو هەموو خەڵکە بوو مەڵێ بکاکە خەڵک نازانێ خۆپارێزێ خەڵک زۆر تێکەڵاو دەبێ بڵێ خوا من ئەوەی خۆم خۆپارێزیم کرد بە ڕێنمایە تەندروستیەکان بەڵام دیارە خوا لە ئەوەڵەوە ڕەحمی بە من کردو بۆی نەنووسیوم تووشی ئەم نەخۆشی و خەستەخانەیە بم بیجێڕەوە بۆ خوا کە بە نسیبی شت نەبوو تۆ تەلەبەیەکی تەواوی جوهدی خۆت کردو بەخوا کەم تەرخەم نەبووی سەعید کردو مامۆستای باشت هەبووە مەلزەمەت بەکارهێناوە تەواوی تێکۆشانی خۆت کردووە فەیسبوک و موبایل و تەلەڤیزۆن بەلاوە ناوە ئەوەندە دەرەجەت بۆ هاتۆتەوە وەڵڵی پەروەردگار لە ئەوڵەوە ئەمی بۆ تۆ نووسیوە ئەتر خۆت قەلەق مەکە ئەوەندە خەفەتی پێ مەخۆ بەغیلی بە خەڵک مەبە بەشی تۆ بۆ خەڵک نەڕۆیوە ئی خەڵکیش بۆ تۆ نەهاتووە کەسێ پرسیار دەکا بەڵێ باشە من بۆچی ئەم چاکانە خوای پەروەردگار خۆلێی کەم نەدەبەوە بۆ بەشی منی نەدا بۆ مەحرومی کردم بەڕێزان ئێمە ئەگەر سیفاتە بەرزەکانی خوای پەروەردگار بناسین لەو گومانانە ڕزگارمان دەبێت خوای پەروەردگار یەکێک لە ناو سیفاتە بەرزەکانی ئەلوەهابە یعنی زۆر حەز دەکات شت ببەخشێ یعنی ئەوەنە حەز دەکات شت بە بەندەکانی خۆی ببەخشێ ئەلوەهابە خوای گەورە ئەلکەریمە یعنی سەخیترین بەخشندەترین بەخشندەیە بەردەوام حەزی لێوە شتت پێ ببەخشێ پەروەردگاری ئێمە بەو هەموو حەزەی کە دیاری بە بەندەکانی ببەخشێ بەو هەموو بەخشندەی خۆیەوە جای وا شتێک لێ دەگرێتەوە خۆشیێک لێ دەگرێتەوە بەشی ئەو خەڵکەیدا بەشی تۆی نەدا ئەو بەڵایە لەولاوە بەر تۆ کەوت بەر ئەو خەڵکە نەکەوت بۆ وایە ئەوە دڵنیا بەخوا دوو ناوی تری هەیە کە ئەلعەلیم و ئەلحەکیمە زاناترینی زانایان داناترینی دانایان هەر ئەڵڵایە ئەو خۆی دەزانێ ئەو لە ئاسمانەوە دەزانێ کە ئەمە بۆ تۆ باش نییە بەخوا لە عاقبەتە بۆ تۆ باش نەدەبوو بۆ ئێستا نەیداویە ئەم خەڵاتی خوا لەسەر بەردەوام بوویە تووشی زەرەدێک دەبووی تووشی بەڵایەتی دینی و دنیایی و ماڵ و منداڵ دەبووی خوا ئێرەدا ڕای دەگرێت چونکە ئەو خۆی داناترین و زاناترینە بۆیە خوای ئەڕەحمان و میهرەبان لەم شوێنەدا ئەم خێرت بە نسیب ناکات لەو شوێنە تووشی ئەو بەڵایەت دەکات دڵنیا بە بۆ تۆ خێری تێدایە چونکە خۆت کەم تەرخەم نەبووی چوارەم نەسیحەت و ئامۆژگاری و بناغەی پەروەردەی تەندروست واعلم أن النصر مع الصبر شیرینەکەم ڕۆڵی شیرینم کچە شیرینەکەم کوڕە شیرینەکەم بزانە دڵنیا بە أن النصر مع الصبر والله سەرکەوتن و خۆڕاگری سەرکەوتن لە هەموو بوارێکی ژیانە پەیوەندی بە ئارامگرتنەوە هەیە ئەگەر دەتەوێت کەسێکی سەرکەوتوبی لە ژیانە هەڵەشە مەبە خۆڕاگر بە ئارامگر بە دینداری بەخوا سەبری دەوێ
ئەزانن ڕێگای بەهەشت و جەهەنەم چ فەرقێکیان هەیە؟ ڕێگەی بەهەش یەک ڕێگایە، یەک ڕێگا، بەڵام زۆر دوور و درێژە، نابێ لادەی، ئەبێ بەخوا ئەمڕۆ و سپەینێ و ساڵشکە و ڕەمەزانێشکە و حەجەکەی بەدوودا بکەی و زەکاتەکە بدەی، یەک ڕێگایە، بەڵام بەخوا دوور و درێژە، ئەبێ وەڕز نەبی، ئارامت هەبێ حەتا دەچێ بەهەشتەکەوە. بەڵام ڕێگەی جەهەنەم زۆر زۆرن، بەس کورتکورتن، بەوێدا دەڕۆی وەڕز دەبی لێی، دەیتەوە ئەم لا تۆزشکە وەڕز دەبێەوە، ئیوا هەیە هەزار ڕێگەی تاقی کردوێتەوە، حەتا وەکو قولاپی جەهەنەم دەدگرێ. ڕێگەی جەهەنەم کورتکورتن، بەڵام زۆرن، ڕێگەی بەهەش یەک دانەیە، دوور و درێژە، ئەبێ سەبرت هەبێ لا نەدەی، سەبرت هەبێ، ئاگال لە خۆت بێ، وەکو سایاقێک خەو نەتباتەوە و خەونوچکە نەتگرێ و سارەکەت وەرگەڕێ، وریابە. بەخوا بەڕێزان خوێندن سەبری دەوێ، بەخوا سەبرت نەبێت جارێک دەرنەچوو ئیمتیحانەکەمت هێنا وەڕز دەبی، ئەبێ سەبرت هەبێ لە خوێندنە، ئەمجا دەگەی بە سەرکەوتن بە پلەکانی خۆتایی خوێندن. کار و کاسبی سەبری دەوێ، ئەوەی کار و کەسابەت دەکاگە سەبری نەبێت لەسەر پارەی حەڵاڵ، ئەبێتە دس، ئەبێتە غەشاش، ئەبێتە تەزویرچی، ئەبێتە کۆیلا، ئەبێتە خۆفرۆش لە پێناوی پارەدا، ئەبێتە بەرتیلخۆر، ئەبێتە میکرۆب. بەس کە سەبرت هەبوو بەو حەڵاڵە شکرانە بژێری خوا دەکەی، خۆی گەورە سەلامەتت دەکا. ناو خەڵکی کە دەچێت ناو خەڵکەوە ئەگە دەتەوێت بە سەلامەتی بێەوە ماڵێ، بەخوا دەبێت کەم چیکڵدانە نەبێ، ڕۆڵەجیان بە سەبر بە، ئەو خەڵکە هەمووی یەک بیچم نییە، هەیە لە خۆی تووڕەیە، هەیە لە ژن منداڵی تووڕەیە، هەیە لە حکومەت تووڕێ دەوێت بەسەر تۆی دابڕێژێ، خۆتی لێلادە بە سەبر بە، سەبرن نەبێ ئیدارە ناکەی، نە لە دایرەیەکان، نە لە شەریکەیەکان، نە لە بازاڕێکان، نە لە گەراجێکە تیاچینە لەو پێشمەرگایەتیە، ئەو هەموو خەڵکی تێدایە بەخوا ڕقی لە تۆ نیە، لە خۆی تووڕێ بەسەر تۆ دەنەڕێنێ. سەبرت هەبێ ڕۆڵەگیان، با سەلامەت بی، سەبرت هەبێ لە ئۆتۆمبیل لێخوڕینە، سەبرت هەبێ لە هاوسەرگیریدا، بە کچەکە دوا بڵێ، بە کوڕەکە دوا بڵێ، ڕۆڵە هەر کەسێک ڕسمێکی بۆ ناردی دوو جاوتی ئەلو دەنگی ناسک بوو، نابێ خۆتی تەسلیم کەی، نابێ شووی پێ بکەی، نابێ بتخەڵەتێنە گورگێک، ئەبێ سەبرت هەبێ، سەبرت هەبێ دام بە خۆت تا بگری تا دەگەی حەڵاڵ و پاکەکەی خۆت. سەبرن نەبێ بە پەلە شوو دەکەی و بە پەلە تەلاق دەدرێ، ئەبێ وریابی، ئەبێ سەبرت هەبێ. کلیلی هەموو سەرکەوتنەکان بریتێ لە ئارامگرتن، ئارامگر بە لە ژیانە. بەڕێزان، خاڵی پێنجەمی دەمێنێ، خاڵێکی زۆر گرنگە، هەڵی دەگرن بە وتاری داهاتوو. ئەم حەدیسە هێندە پڕبایەخە چوار بناغەکەمان باس کرد لە پەروەردەی تەندروستە، بەڵام ئەوەندەتان پێ دەڵێم ئاگامان لێبێ، ئەم پەروەردەیە ئەمە بناغەکانن، بناغە خانوویەک، ئەگە بناغە و پایەکانی بەهێز نەبن، تۆ حەل سەقفی دیکۆری مەغریبی بۆ بکە و سوورەیای پێوە هەڵواسە و چ بزبۆردی بکە و دیکۆراتی جوان بڕازێنەوە، بەخوا بەشی ساڵک ناکە، هەرەز دێنێ. بەس ئەگە بناغەکەی بە قووەت بوو، پایەکانی بەهێز بوون، دیکۆرەکەش لار و لەوێرێکی تێدا هەبێ لەسەر ماوگەرما دەتپارێزی خانووەکە. ئێمە ئەمڕۆ منداڵەکانمان بەڕاستی هەر خەریکی دیکۆراتین، بناغەکانمان لە یاد کردووە، بۆ ئێسەیەکی منداڵانێکی لاواز، ترسنۆک، بێهیمەت دەرەچن، یعنی گەنجی ئەمڕۆ منداڵی ئەمڕۆ باشە، بەس خەتاکە لە خۆشمانەوە هەیە وەکو ئالی مزگەوت. ئەم بناغانە گرنگی پێ نادەین، گرنگی بە دیکۆرات دەدەین، دەی کە بناغە بەهێز نەبێت، دیکۆرات دوای خۆی لە ناو دەچێت. بەس ئەم پێنج پایی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی باسکردین، بیکەن بە بناغەی پەروەردە. خۆزگە وەزارەتی پەروەردە وتارانەی بنووسایە و بیکرایە بە مەنهەجی مەکتەب، چەند جوانە مامۆستایەک دانیشە ئەمانە لە بۆ مناڵەکان باسکە، بزانە مناڵ چەندی پێخۆشە، چۆن گوێت بۆ دەگرێ، بیکە بە کردار لە ژیانیدا، ئەو وانەی ئاینە. منداڵەکانتان فێری مزگەوت کەن، لە پەروەردەی مزگەوت تا مناڵێکی ساڵح دەرەچێت، بەویست و ڕەحمەتی خوا تۆی لەسەرتە ئەوەیە، پاشان بڵێ خوایە تەسلیم بە تۆ بە ماڵەکەی تۆم کرد. نەچی مناڵەکە لە مزگەوت دوور خەیتەوە بۆ هیچ شوێنێکی تر. بەسەرهاتێک هەیە، ئەم بەسەرهاتە واقعیە، ئەمە حیکایەتی مەجیز نییە بەڕێزان، ئەمە پیاوێک بۆمان دەجێڕێتەوە کە بۆردی هەیە لە نەخۆشیەکانی مێشکا لە ئەمریکا، کەسێکە دکتۆرای هەیە لە شەریعەدا، دکتۆر حەسان شەمسی پاشا، کتێبێکی زۆر بە نرخی هەیە، عندما يحلو المساء، لە لاپەڕەی 26 ئەو کتێبەدا، عندما يحلو المساء، نووسەرەکەی دکتۆر حەسان شەمسی پاشایە. ئەم کتێبە خۆشبەختانە وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی بە ناوی کاتێک ئێواران دەبنە قەند. مامۆستای بەتوانای وەرجێڕ ئازاد عەباس گلێجاری وەری جێڕاوەتە سەر زمانی کوردی، کوردێکی زۆر پەتی و خۆش، لە لاپەڕەی 35 کوردیەکەشە ئەم بابەتە هاتۆ بیخوێننەوە. دکتۆر حەسان بۆمان دەجێڕێتەوە، دەڵێ کابرایەک هەبوو، یەکێک بوو لە هەرە دەوڵەمەندە بە ناوبانگەکانی شار، زۆر دەوڵەمەند بوو، زۆر سەرمایەدارێکی گەورە بوو، یەک تاقە کوڕی هەبوو،
یەک تاقە کوڕی هەبوو ئەو کوڕەی تەمەنی بوو بە دەوری 17 ساڵ لە ڕێی چەند برادەرێکەوە عەشقی مزگەوت بوو لەگەڵ ئیمامی مزگەوتا و تارخوێنی مزگەوتا تێکەڵاوی دروست بوو گەنجێکی زۆر ساڵح و ڕێکوپێکی لە دەرچوو بوو باوک بەمە ناڕەحەتە سوبحان الله باوک پێی ناخۆشە بۆ چونکە باوک تا ئەو وەختەش کە مناڵیشی بۆ تا 17 ساڵ سوزدەیەکی بۆ خوا نەبردووە ڕقی لە مزگەوتە ڕقی لە بانگە ئەڵێ ئەمانە تیرۆریستن ئەمانە خراپن کاکە لەگەڵانە تێکەڵاو نەبن ئەمانە لە حەشوێنێ بن موسڵمانان دواکەوتوین بۆ جیهان خەڵکی بینی و نەک ئیسلامی بینی بێ لە خەڵکی خراپەوە سەیری ئیسلامی کردووە نەهاتووە لە مزگەوتە گوێ لە ئیسلامی حەق ئەم شە جوانانە بگرێ عینەکێکی ڕەشی لە چاو کردووە ئەو تیشکی خۆرە بەڕەش دەبینێ ناڵێ عینەکەکەی خۆم دابم تیشکی خۆروان نییە بەڵێ ئەم باوکە بانجی کوڕەکەی دەکا ئەڵێ کوڕم وە چییە بینم ئێستا دەنگی ئەو هەموو ئامێری مۆسیقا و تەپڵ و زۆرنایی کە بۆم کڕیوی دەنگیان نایە وە چی ئەو دەنگەڵە باوکەیان خۆی گەورە هیدایەتی داوم وەڵی ئەوانە نەبوو دنیام باش بوونەوە بۆ قیامەت ئێستا بەیانیان و ئێواران قورئانێک لێ دەدەم قورئانێکی خۆش هادیم دەکاتەوە ئارامم دەکاتەوە تو خوا باوکەی گیان وەرە بۆ مزگەوت نوێش بکە تو خوا چ خۆشیەکە مزگەوت ئەو باوکە هەڵدەستێت بە هەموو کەیفی خۆی تفێک دوو لە ڕووتان دەکاتە نێوچاوانی کوڕەکەیەوە ئەڵێ یەک جاری کە بچیتە مزگەوت لەم ماڵە دەرت دەکەم لەم خۆشبەختیە دەرت دەکەم بەوەشەوە ناوەستێ پەس دەبێت دەڕوا بەسەر ئیمامی مزگەوت مامۆستای مزگەوت فەقیرە لە مزگەوتایە ئەڵێ کاکی گیان فەرموو ئەڵێ من باوکی فڵان کەسم خالیدی ناو دەبێ گەنجەکە ئەوە خالید کوڕی منە دەڵێ یاخوا بەخێر بێ یا ڕەبی خوا لێ نەستێنێ چ گەنجێکی ساڵحە ئەی چەندمان خۆش دەوێ سوپاس بۆ خوای گەورە شانازی بکە ئەڵێ نەک شانازی ناکەم خۆزگە کوڕەکەم بمردایە و فێری لای ئێوە نەبوویایە یەک جاری تە دەرسی پێ بڵێن و دەرگای مزگەوتی لێ بکەنەوە دەرگای حوجرەکەتانی لێ بکەنەوە وەڵڵاهی چاوتان دەردێنم بە هەموو هێزی خۆی دوو لە ڕوتان و هەموو موسڵمانان و مامۆستایانی تفێکیش دەکاتە چای مامۆستاوە زۆر بەخۆی دەنازێ زۆر دەوڵەمەندە زۆر لە خۆی بغڕایە وازانم مناڵەکەی بەوە تیا دەچێ ئەڵێ من دەمەوێت منداڵەکەم متعە وەرگرێ خۆشی وەرگرێ ئێوە خەریکە ئێستا گەنجێکی 17 ساڵتان وەکو پیرەمێردێکی 70 ساڵی بۆ من لێ کردووە لە ژوورەوە لە زیاتی خۆشی لە ژیان وەرگرێ خەریکە لەزەتەکانی ژیان لەدەست دەدا ئەها بە هەڵە حاڵی بوون لە ژیان چەند خەتەرە دین ڕاستی دەکاتەوە بەڵێ مامۆستا دەڵێ وەڵڵاهی من جوابن نادەمەوە چونکە من ڕەحمەتم پێیە من شیرینی دەبەخشمەوە ژەهر نابەخشمەوە حواڵە بەخوا بە بەڵام وەڵڵاهی پاشە ڕۆژت بە زەلیلی دەتبینمەوە کوڕەکەی تۆ ئێستا 6 جزء قورئانی پیرۆزی لەبەرە 6 جزء قورئان یەک سوز دەبەرە بۆ خوا شەفاعەتت بۆ دەکات لە قیامەتا کوڕەکەت دیسان قسەی تون بە مامۆستا دەڵێم دەرگای مزگەوت بە قووەت پێداوە دەڕواتەوە کوڕەکەی دەزانێ و زەفەری پێ نابە برازایەکی دەبێت زۆر بەدڕەفتار زۆر خراپەکار دیارە براکەشێت دەوڵەمەند بووە ئەڵێ کوڕی برام وەرە ئەم کوڕەم بۆ بەرە بۆ لەندەن بیبە لەوێ بەس لە مزگەوت و دین و نوێژ و ئەوانە دووری خەوە پارە بە ئارزوی خۆ لە حیساب بانک ڕاکێشەوە لە بەردەستایە ئەویش دەیباتە هۆتێلێک کەشتی خراپ لە بەرامبەرەتی دەیباتە شوێنی ڕەقس و سەما و مەلهاو ئەوانە کوڕەکەی یەکەم جار زۆر ناڕەحەت دەبێت دەیوێت نوێژەکانی بیربێتەوە نوێژەکان دەکات بەڵام مرۆڤ وایە وردە لە مزگەوت دابڕا لە دەرز دابڕا لە ڕەفیقی باش دابڕا لە مامۆستا دابڕا لە خوتبە دابڕا هەموو دەرگاکانی خراپە وەکو مغناطیس ڕایە کێشە و گەنجێکی شەهوانی ئەو هەموو ئافرەتە ڕقسی لەبەردەما دەکات والله وردە تێوە دەگلێ جگەرەی بۆ دێنە موادی مخدری بۆ تێدەکات بە یەکجاری تریاک کێشی دەکات لە ناوی دەبا باوکشتی بەردەوام کە خەبەر دەبیستەیە تەواو وازی لە دینەکەیەنە ئەرە والله وازیەنە دواتر پارەکەیان لێ دەگرێتەوە دەگەڕێنەوە دەگەنە ماڵەوە باوک دەیەوێت پیرۆزبایی لێ بکا کوڕم پیرۆزە ڕزگارت بوو لەو فکرە کۆنە پەرستەی مزگەوت و مەلاو ئەوانە بە هەموو هێزی خۆی زلەیەک لە باوشیەدا لە بۆ پارە نانێری ئەو خۆشیەکان هەموو لێ قەتع کردم لە کێوە جگەرەم نەکێشەوە نازانە ئەو جگەرانە چ مادەیەکی خراپی تێکراوە وەی ئالوودە بووە باوکی دڵێ هێدی بەڵە هادی نامەوە خێرا پارەی کرد دەرکە کاتێک کە باوکی پارەکانی وەکو پێویست ناداتێ شەوان تا بەیانی نایەتەوە لە خراپەدا بەکاری دێنێ زێڕەکانی دایکی دەدزێ ئەو گەنجە ساڵحە دەبێتە ئەو منداڵەی کە ڕۆژانە دەهاتەوە دەستی باوکی ماچ دەکرد چونکە لە مزگەوت وا فێر کرابوو قاچەکانی دایکی ماچ دەکرد دەیگوت بەهەش لەژێر پێڵاوەکان تایە لەژێر پێیەکان تایە ئێستا بازنەکان و ملوانکەکەی دایکی دەدزێ فێری دزی دەبێ کاتەدا چەقۆ لە باوکی دەردێن و دەوێت بیکوژێ باوک تەلەفۆن بۆ پۆلیس دەکا ماوەیەک دەگیرێ بەر دەبێ ڕۆژێک باوکەکە زۆر ناڕەحەت دەبێت لە دەستی ئەچێتەوە خزمەت مامۆستای مزگەوت پەلاماری دەست و قاچێدا مامۆستاگەردنم ئازاکە هەڵام کرد بەرامبەرت چیت دەوێت لە دنیادا بەس کوڕەکەم جارشکە ڕوو لە ماڵی خوا کاتەوە وەکو جارانی لێبێتەوە ئەڵێ بەخوا حەیف لە دەست دەرچوو ئەو ساڵحەت بە دەستی خۆل لە دەستدا
ئیتر خی گەورە خۆی هیدایەتی بدا هیدایەت بەس بەدەستی خوایە من هەر پەخشی دەکەم هیدایەتەکە بەدەستی من نییە منیش خوا هیدایەتم بدا وەکو ڕۆڵەکەی تۆ ئەویش خوا هیدایەتی بدا بوو تۆ خۆت لێ نەگەڕای تووشی گومڕایت کرد یەک هەفتە دوای ئەوە دکتۆر حەسان دەڵێ مەیتی دایک و باوکیان هێنا بۆ مزگەوت مەیتێک دوو لاشە لە خوێن هەڵکشا بوون وتیانەوە شێ وتیان دایک و باوکی ئەو کوڕێ و خالیدە گەنجەکەی ئەم شەو هەر دایک و باوکی هەردووچیان لە جێگایە کوشتووە هەردووچیانی سەر بڕیەوە و هەموو لەشی خەڵتانی خوێن کردوون مامۆستا نوێژی لەسەرکردن و گریاوتی بەداخەوە کاتێک کە ئاوڕیدایەوە لە حەوشەی مزگەوتە ئەو کوڕە ئەمجا عارەق و خۆپ سەرخۆشی بەریداوە فەرمێسک هەڵدەڕێژێت لە باوکە من نەبووم تۆ بووی باوکە بۆ وات کرد باوکە بۆ بەدبەختت کردم باوکە من ڕێگەی ڕاستم دۆزیبەوە تۆ گومڕات کردم بە پارەکانت خۆزگە سوالکەرێکی سەر شەقام بوومایە و دینم هەبوویایە دین بەڕێزان ئێمە هەر خەمی تەندروستی منداڵەکانمان هەر خەمی پارەی منداڵەکانمان هەر خەمی مەکتەبی باشی منداڵەکانمانە حەقمانە ئەمانە خەممان بێ بەڵام هیچی دادن نادا ئەگە خواناسی لەگەڵ نەبێ ئەگە پەروەردەی دروستی لەگەڵ نەبێ ڕۆژێ خەڵتانی خوێنت دەکا پارەکانت لێ دەبنە بەڵا بۆیە زۆر گرنگە حکومەت پەروەردە ئێوەی بەڕێز ئێمەی مامۆستای ئاینی هەمومان خەمێک لەم کۆمەڵگایە بخۆین و بیهێنینەوە سەر ڕێگا ڕاستەکە بە چەند کەلیمەیەکی کورد کە ئەمە بیردۆزەی فڵان و فڵان و فڵان نییە ئەمە حەدیسی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەمە فەرمودەی ئەو زاتەیە کە قسەیەکی خلاف لە دەمی ناچێتە دەرەوە ئەمە هەموو بەڵێنەکانی 100% جێبەجێیە بە قسەی بکە و ئەنجامەکە ببینە یا ڕەبی خۆی ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خۆی ڕەحم بە منداڵەکانمان بکەی یا ڕەبی خۆی ئەوەی ئەولادی نیە ئەولادی ساڵحی پێ عەتاکەی خۆی ئەوەی منداڵمان هەیە منداڵەکانمان سالار و ساڵح بن یا ڕەبی خۆی منداڵەکانمان جگەر گۆشەکانمان لە هەر تەمەنیەکان خۆی گەورە لە ڕێبازی بێدینی بیان پارێزی خۆی لە ڕەفیقی خراپ بیان پارێزی خۆی لە کەناڵی خراپ بیان پارێزی یا ڕەبی خۆی خۆمان خێزانمان منداڵمان ئەم دینە جوانە ئیسلاممان ناسیوە ئەم شەقامە ڕێگەی بەهەشتە سەبرمان هەبێ لەسەری تا دەمانگەێنێتە ناو بەهەشت یا ڕەبی خوا لە جەهەنەم و هەموو ڕێگا کورتەکان و ماندووکەرەکانی خۆمان و منداڵەکانمان پارێزی ڕەحم بە حاڵمان بکە یا ئەرحەمە الراحیمین یا ڕەبی خۆی پەروەردگار ئەوانی نەخۆشن لە خەستەخانەن هەر پلەیەکیان هەیە هەر ناوێکیان هەیە و هەر تەمەنێکیان هەیە یا ڕەبی خوا شیفا بۆ هەمویان بنێری خوا شیفا بۆ هەموو نەخۆشەکانمان بنێری ڕەحم بە مردوەکانمان بکەی هدايتمان بدي عاقبتمان بخير بجاري آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.